الظریف علی ماش خەڵکە هەمەدانم فەرمانە سەری مە دەهات 2014 3/8 ئەم چوون زاخۆ هەفت ڕۆژەل چیادەما خودێم 6 ساڵال ورمان ئەم چوون کەمپا ئیسیە و ئەلە بێجەم هاتن شنگال ئەف 2 ساڵام هاتینە شنگالجی خودێ ماڵخاڵامێ زاڕوێدما کە سوکاریمە هەموو کەتنە دەستێ داعشدا و تشتێکی ژێ نزانم ماڵی خودێم 5 کۆڕێن ئێمێسترەی خسیرە 2014 دا وێت پێوی ڕەژی چۆ خارج گۆزلڤەر نابم خودێ من نەخۆش و ئەوژیش من دوور کرد و هەر سێ دیل با من خودێ شغڵێک نینە ئەوژی بێژنا کە هەبا ئەمژی چۆ نینە ماسرەف نەخۆشە زەلاما دوور بکە زاڕۆی زەلاما زن بکە و یەکسەر زەلام شوانی خسیر تشتێکی نزان بێ و شەمی بزەحمەتترا ما ڕۆژەکە تەلەفۆنەکەوان هات بای مەعاس کرد بە مەزانی با ساغن و بەس خودێ شغڵێک نینە نەها خەڵکمت چێ هەچێ ژێبێ و دراف هەبێ ماسرەفای هەبێت چێ شغڵەکە ڤڕ نینە نە حکوومەتەکەیە نە ما وەدعی پیسە خودێ هەما فەمێل منە ئەف هەر سێ کوڕ خاڵید منە ئەف کوڕی تیە منە ئەف هەردوو برای دیەکەن و ئەفژی کوڕمامیوانە بێژە هەر سێ کوڕ خاڵید منن و ئەڤ کوڕی تیە منە و ئەفژی بژە کوڕمامەکی مایە ئەوەی ها کوڕی منە ئەف هەڤالەکی وان بوو دیمیل دەڤوان بوو ئیپسەمیرە فەرقایەکی ژێنینە و ئەڤێ زەحڤای مایە و هەردە ها کوڕمامیل داکا منە هەمێن منن عایلەکە هەر سێ حەقیچ خاڵید منن پێشمەکایکی ژێنینە تشتێکی ژێ نزان ئەم خەڵکی هەمەدان بوون ماڵێمە هەمە خەرا کردن ئەڤ مال ژنەیمانە ئەمێ تێدەنا ئیجارن ئێت کریڤانم نزانم چێ دەقیقیمە دەرتێخنجی خودێ ماڵێمە هەمت کەتینم نزانم کی دەچنجی دەرەک نینە پێدەچن هەکە گۆتم دەرکەوی خودێکەون بین ئەف گوندێ هەمەدان بوو گەلە ماڵ تێدەبوون خودێ چەند هەمە فەجراندنە کەتێک نەهێشتن عەقلم بغێر دماڵا سێن هاتەوژ خۆی پەزنە نا کەهرەبە نە خەدەماتنە و تشتێکیش ئێکی ڕەهین نەکردنە و على اساس موافقة هاد بو مي آفا كانوا آفا نكرنا هي منطقة دي مي آفا بون بس أفضل هي آفا نكرنا يك نكاري بيفر متكاتينا هو كودي من مالي خلق ده بون ما نكاري بينفر أف مالي ما بريد فربون ومهما كانت الناس دا أجد أهل سيرفي شارعي تشتكي شو عن جي نزاني